سڵاوتان لێبێت ئەچین بۆ بازار ئەچین بۆ سوپەرمارکێتەکان بەڵام ئایا ئێمە وەرەقەیەکمان لەگەڵ خۆمان نابرد بۆی کە بزانین کە چیە کڕین و چی ناکڕین یاخود ئەچینە ژوورە و بەبێی کە بیری لێکەینەوە مەسرفێکی زۆرەکەین و ڕۆینە ماڵەوە. پێشەشی نووسین لەسەر کاغەزیمان پێویستە. وەڵی سوپەرمارکێتیشکەمان کردەوە شتەکانمان زیاتر لێوە کڕیوە ئەو دووسێ شتی بچووک بچووک مابوو کە بێین لێرە بیکڕین شتەکە وەڵی وەرەقەکە لە ناو ئۆتۆمبیلەکەیە جارێت تۆزیێ شتمان کڕیوە ئەی ماوتانە شتیتر بکڕم وەرەقەت پێ نووسیبێتی ئەمڕۆ من ئەوە کڕم ناوەڵە خۆتی پیاکەیت و چی بەرچاوەکەوی کڕی فەیە بەڵێ ناوەڵە کە هاتووم اختیارم نەکردو شتەکان بزەبت ئەو شتە بکڕم. ئەمە زۆر جازێرمان لایەوەی کە تۆ ئەگەبی بۆ سوپەرمارکێتە نەزانی چی بکڕی زۆر شتەکڕیت و کە پێویستیش پێی نییە بەڵام پارێکی زۆر سەرفەکەی جای سوتفێ جاری وە بۆ شتەکایی ئەی بینی ئەی کڕی ڕاستە وا بۆ شتم بەسەر هاتووە کە هاتووم بۆ بازار وتمەوە شتەکەم کە هاتوومۆ لێ بیرم چووە ئەی کە هاتی بۆ بازار مەشتی زیادە ناکڕی کە پێویست بۆ شتە ئاکڕیت. جاری وایە کە ئەڵێن با بڕین سەرێکی لە بازار بین سیرەکەی 100,000 سەرف کردووە. ئێ خۆی شتەکە گرانە کە دەی شتێک هەڵەگری 25,000 2000 شتەکە خۆی گرانە. بەڵێ بەڵام مەسن زۆر جار بۆ نمونە تۆ هی بتە ناو ئێرە ئەڵیم ئەچم کیلوێ چاکڕم لەگەڵ دەستەیەک پەرداخە لەگەڵ دووسێ کەوچی چایە کاڕوویتە ماڵەوە سیرەکەی 3 کیلۆ چاو کڕیوە 2 دەستە پەرداخە کڕیوە 12 کەوچ کڕیوە 6 کیلۆ پرتەقاڵە کڕیوە کیلویەکیشە پێویستە مەسەڵەن بۆ نمونە کاڵە 6 پرتەقاڵان شتی زیاتر کڕیوە لەوەی کاتووە ئەو شتانەی کە پێویستە کڕی بێت. ڕاستە وایە سەکەت ڕاستە ئەبێ بێمە بازار شتەکە بکڕم ناوەڵە ناینووسم ناوەڵە هاتن و شتەکڕمانی بەڵێ زۆر جار ئەمە زەرمان لێات باشە بەس پێکەوەڵین با بڕین سەردانێکی سوپەرمارکێت بکەین و باشە هەنێ شتەکڕین شتی بەسیت کە ئەڕۆیتە ماڵە سەرێکی 200,000 سەرف کردووە. قەچێکە مشکلە نییە ئەی باشە ئێمە ئەگەر بکرێ وەرەقەیەکمان پێ بێت باشە لە سەوەرەقەکە ئەوە ژەر باشە لە سەوەرەقەکە شتەکان بکڕی بە پێویستی خۆ باشترە. وڵی تۆزێ پێداویستی ناو ماڵ نەخێر نەمنووسیوە تا ئێستا لەبەرەوەی من لەگەڵ خێزانەکەمە هەفتە بازارمان هەیە هەفتانە هەفتەوایە 2 جارین ئەو شتەکان ئەزانێ من وەکو باشتر من ئەوەی کە کتۆپڕ پێویستمان بێن ئەوە ئەکڕین ئەو وەرەقانەوەڵ ئێمە لەبەرەوە لە دەرەوە هاتیونێرە وەکو سەردان هاتیون بێرە وەکو وەرەقەیەکیش پێمانە تقریبان ئێمە دەزانین چی دەکڕین ئێستاکە. تۆ لە دەرەوە هاتووی ما بەس دەری کوردستانە بەڵێ نەرویج لە نەرویج ئەم شتاکەی زۆر باش لە نەرویج ئێمە دایمەن لە هات سوپەرمارکێتێکی گەورە بۆ نمونە کە دەچی لێ شت دەکڕین ئەوە دەفتەرێکی بچکۆلایان هەیە ئەم دەفتەر بچکۆلا قەڵەمێکی لەگەڵ تۆ هەشتێک بتوێ دەتوانێت دێنووسی لە ماڵەوە بۆ نمونە پێداویستی ڕۆژانە لا ئێمە بڵێ پێداویستی ڕۆژانە کە ڕۆژانە زیاتر بەکاردێنی شیرە و شتی بەیانی کە هەموو ڕۆژێک دووبارە دەبێتەوە یان سەمونە و نانەوە ئەو شتانەیە مانە ڕۆژانێ بەڵام زۆر جار ئێمە کەینە ناو سوپەرمارکێتەکان هەمومان هیچ وەرەقەیەکمان پێ نییە ئێستا بۆ نمونە تۆ براتە کوڕی خاڵمە کوڕی خاڵەکەت لەگەڵایە قەت وەرەقەت دێناوە لەگەڵ خۆتا بۆ سوپەرمارکێت بوونەوە بازار بۆ شوێنێک بەڵێ بەڵێ بەشی باشوو هەست ناکەی مەسەن مەسرفی کەمترەکەی تۆ توانی تەوزیعی شتەکانیش بکەیت تەوزیعی شتەکان دەکەیت تۆ تاکید کە لە ماڵەوە دەی لە ماڵەوە دیاری دەکەی خێزانەکەت پێ دەڵێ یان خوشکت پێ دەڵێ ئەوە بێنە کە خێزانداریش نەبی ئەو شتانەی کە لە ماڵەوە دیاری دەکەیت دی بۆ ئێرە دەیکڕی یەکسەر تۆ ڕاستە خۆ دەی ئەو شتەی هەڵدەگری ئەزانی ئەو پارەی کە پێتە بای چەند هەڵدەگری باچەند هەڵناگری بە تاکید پارەکە سەری جیفانەکەی خۆش دەکەیت چەند پێ چەند پێ نییە نا لە خۆم هاتووم بەڵێ باش ئێمە باشترینە مەسەن وەرەقەیەکمان بەدەستەوە بێکە چی بکڕین
آخر تۆ جاری وایە پلانداناوە بۆ کوێ ڕۆی پلانم نەبوو ێستا بەتەمان بڕۆمە دەرەوە هەنێک گۆشت ببژێن و بیخۆین لە ئەزمەڕ ئەجا شەکر و چایشم کردی بۆ ماڵەوە وەڵام من زۆر جارەوەی شاکەمەرەوەڵە ئێستا ئەمڕۆ کردوتە ئەمڕۆ کردشتم بازە شتێکم ئەوێن ئەو پێویستم بە شتی زۆر نییە هەندێک کەراوە سێ چوار پارچەیەکە لە خۆمەوە ئێمە بۆ مەسەن وەرەقەیەک نێنین باشتر نیە بۆی بزانین چی و چیەکڕین هەم بۆ ئەوی کە تۆ جیفانە دابشکی بەسەر ماڵەکەیە بۆی مەفروزە قایمەی بکەیت بۆی بزانێت چ پێویستی تێ بەڵام ئێستا تەلەفۆنەکە هەیە سوتواکە تەلەفۆنێکت بۆکە ئەڵێ ئەو شتانەشمەوێت ئاسانکاریش لەگە خۆیتەوە شتی تریش شتی کەشە کڕم لەگەڵێ بەردامین لە کڕینی شتە ئایا ئێمە وەرەقەیەکمان هێنا لەگەڵ خۆمانە یان بیرمان چوو لە ماڵەوە نادا شرت نییە شرت نییە وەرەقە بێنین وەرەقەمان پێ باشتر نییە ئەنی ئەگەربی بۆ جلوشت وەرەقەی بۆ چییە پێویست ناکە بەس ئەگەر مەسەرەن شتی ناوماڵ بڵێن خواردن و شت ناناشتی ناوماڵ و خواردن بڵێ باشترەکە لیستێک بێنی لەگەڵ خۆتا زۆربەی کات هەموو کات نات زۆربەی کات بردومە با باشترە بەپێی ئەو ینی ئەو وەرەقەی کە پێێتیان ئەو شتانی کە پێویستە بینوسیت ئەو شتانە بکڕێت چکە ئەگەرەوە نیشتە بڵیت ئەو شتانی کە پێویستە نینوسی لەسەر وەرەقەیە بگرە زۆرترین شت ئەکڕیت یان زۆرترین شت هەڵ ئەبژێریت بەڵام ئەگەر تۆ بۆ ئەو شتانە تەنها بچیتە بازار ئەو بڕێکی پارەت بۆ ئەگەڕێتەوە وەرەقەیەک لەگەڵ خۆتانی کە ئەمڕۆ چی و چی پێویستە بیکڕیت نا تازە لە سەفەر هاتوومەتەوە شتان ناکبێرە لێرە ناکەی بەس لە دەرویکی نا زۆربەی کات نایکەم لەسەر دەستوری ڕاهاتی خۆشن ناوەڵە بەس ئینسانەوەی کە پێویستێتی دایمە لە مێش کتابێ زۆربەی کات ئەو شتێکە پێویستە بێ بۆی بیکڕێت بەس ئەڵێن مەسەن تۆ ئەگە وەرەقەیەکە پێ بێ ئەتوانی ئەو پاری کە هەتا مەسەن لە ماڵێکا وەریەگریت ئەزانی چۆن دابەشیگە یان کە مەسەن هیتە ناو بازار ئەزانی چی پێویستە شتە ناپێویستەکان ناکڕی مەسەن زۆرجار ئێمە زۆرجار بۆ نمونەی ناو بازارەمانێت 2 کیلۆ تەماتە بکڕین سێرەکەین کۆمەڵ شتی تریشمان بردوتە لە ماڵەوە و کاتێکە زانین مەعاشەکەمان پێ نامێنێت نازم ئەوە ئینسان هەموو کەسێک بە میزانی خۆی بە تعاملی ئەو شتانە بکەیانی ئەگەر بزان معاشەکە محەددە ناتوانم ئەو شتانە بکڕم پێویست ناکە کە چۆن بازاری شۆ بیکڕم وڵای جار وایە لە ماڵەوە ئەگەر غەرازمان زۆرمان نەماوە شمان نەماوە لە ماڵەوە شتێ تا لە بیری نەچێت شتەکانە نیست نییە و جارۆ ئێمە زانی چیمان نوقسانە و چیمان نوقسانی نییە لێر ماڵەوە ئێمە هەفتەیە جار ئێمە بازارەکەین بازاری هەموو هەفتەیە بەشمانەکە ئەمڕۆ بەرنامەم نەبوو بۆ دەرچوون بڵێم شت حازرکەم بەس هەموو جارێکە دەرەچم بڵێ ئەبێ پێم بێ بەرنامە نەبوو بەسات ئەم نەبوو هەروهاتون سوتفاتین بەڵام تر دوای ئەم ئالبانەیە فڕکرێتەوە انشاءالله باشە هیوادارم بەڵام ئێمە مەسەن زۆر جاکە معاشێک وەرەگرین یان کاسپێکەکەین وانە ئەزانین کە مانێک چۆن سەرفیین وانە بەڵام زۆر جار بە بۆنەوەی کە وەرەقێکمان پێنیێمە لێمان تێکەچێت و مەستەفێکی زۆرەکەین ڕاستە خۆی ئەبێت تۆ دائما بۆ هەموو نەبەست بۆ بازار و بۆ مارکێت بۆ هەموو شتێک تۆ بێ بەرنمەیەکت هەبێ بۆی کە بتوانێت بە پێ و بەرنامە خەلەل نەکەوێت لە ئەو ئیشێکە تۆ هاتە بەڕاستی ئێستا بۆ نمونە بەسیترین شکە تۆ بۆ مارکێتێک ئەگەر شکە شت زۆرە بەڕاستی پێداوستەکانیش زۆر بۆ تۆ ئەگەر مێنووسیتەوە لەوانێ زۆر شتە بیرتە چی هەندێک جارە شتیشی بۆ ئیسافە بێلەوەی کە نووسیوتە بەڕاستی ئەمڕۆ نەمنووسیەوە بەڵام زۆر جار کە چینە بازار پێداویستەکان ئەنووسین بەڵێ چونکە ئەگەر نەینووسین ئیساوای لێ هاتۆ بیرتە چێتەوە شتەکان زۆر بوون و فرەن یعنی لە هەر شتەی کۆمەڵە شت هەیە لە بیرتە چێتەوە جگە لەوەش مەسەن جاری وایە زەرەرە لە اقتصادی ئێمە بۆ نمونە ئێمەمانێک معاشمان محاددە مۆزە بە تایبەتی ئەوانی کە فەرمان بەرم معاش محاددە یەتە ناو سوپەرمارکێتەکەەوە 100,000 سەرفەکات یعنی نوێی معاشەکەی خوا حافیزی بێت لە یەک ڕۆژە بەڵام ئەگەر بینوسێ بزانێت چی پێویستە ڕەنگە باشتر مەصرفکات و بتوانێت حسابێکی باش ڕاگرێ بۆ ماڵی خۆی تەنزیمکردنی ئیشی ژیان نەکرد بۆ مارکێت و بۆ شۆپینەوەانە تەنزیمکردنی ئیشی ژیان زۆر باشترە لە ئیشی عشوایی نەکرد بۆی کە جەنابتەڵی شتێ بکڕیت لە هەموو ینی تەفاسیری ژیانت هەرکە لە ماڵەوەیتە دەرەوە بانیان هەتا شەوە چیتەوە ماڵەوە ینی وا پێویستە ئیسای زۆر جار ناڵم هەموو جارێ زۆر جار بودجەی خێزان ئەو بودجەی خێزانە گەێنە کاتێکە پلانە نەبێت خێزانەکەم باسی بودجەی خێزانمانە کرد ئەو خۆی دەرسێکە خوێنرێ لە جامیعاتی عالەمیە لە هەندێک لە جامیعەکانی کوردستان و عێراقی خوێنرێ بودجە دەرسێکە کە فێری ئەو خێزانانە ئەکا معاشەکەی چەنە تەقسیمیکە وەکو میزانی دەوڵەتێک یعنی عائلە وەکو نمونەی مسەغەری
دەوڵەتێک چۆن حکوومەت میزانیەکەی دابەشەکە بۆ نەفقات و واریدات و باسی ئەومانە کرد یعنی بەڕاستی ئەبێ ئێمە لە ماڵی خۆمان و دەست پێ بکەین هەموو کەسێ هەموو دایک و باوکی بەڕێز کە بودجەی خۆی تەقسیم کە بە شێوازێک کە بەشی ئەو سی ڕۆژەی بکە ینی نەفقات چۆن کۆکەمەوە چی بۆ مستەقبل دانیم چەندیشی لە خرجکەم بەڵام ئەمڕۆ جەنجاڵیەکە یعنی نازانی چونێتە مەتاهەیەکە و نازانی چۆن خۆتی لێ ڕزگارکەی بەڕاستی بە تایبەتی خوا فرسەتی گەنجی ئێمە بە. یاخود ئایا کاچینە سوپەرمارکێتەکان ڕەچای ئەو شتاناکەین کە چی لەسەر ئەو شتر نووسراوە یان قوتوێک نووسراوە یا شتێک نووسراوەکەی کڕین کۆدەکەی یاخود جۆرەکەی یاخود پێکاتەکەی ئەڵەن لە مۆبایلە ئەو بەرنامەیە هەیە هیوادار هەممان بتوانین بەکاری بێنین بۆی بتوانین زەرەر لە تەندروستی خۆمانەین و زەرەر لە با بڵێن اقتصادی خۆمانەین ئەم شیرینیە کڕین باشە لەسەر ئەم شیرینیە کۆمەڵێک علامەی لەسرە ئەم علامانە خۆ وەکو ڕستم یەک نییە و بەتەواواتیوانە لەگەڵ کۆدی ئەکسپایروانەیە ئێمە ڕەچای ئەم شتان ناکەین والله زۆر جار شکە من بە حکمی ئیشەکەی خۆمەک و مامۆستای بایلۆجم زۆر جارە بێ سەری شتەکان کەم چکە شت بە تایبەتی ئەوانەی کە پێویست بەوە خواردنەوە وەکو خواردن بێت زۆر جارە بێت تەکیدەکەم اونجا تۆ وەکو مامۆستایشی بایلۆجی زۆر چاکە تۆ ڕێنمایی چییە؟ واللهی من ڕێنەمایم هەیە بۆ هەموو کەسێک کە شتەکڕێ شرت نییە بەسە وەکوتم زۆر جار من تەرکیزەکەمە سەر خواردن تەنانەت هەندێک جارە خواردنی فرێشیش هەیە وەکو میوە وەکو شتیوە ئەوە کسپاری پێوە نییە بەڵام هەندێک جار تۆ هەرە بێ مۆژگاری پێ من دەجارە بێ سەیریکەی بۆ ئەو میوەی ئەو شتە لە کاتی خۆی زیاتر بەسەر شووە یان کاتی شێوەی ئەو شتێک کە دانراوە ئایا ڕنگ لە ڕەنگە ئایا لە بۆنە ئایا لە شت تێک چوە یان تێک نەچووە بە تایبەتی ئەمانش کە هەیە ڕاستە تۆ لەوانەیە لێرە تۆ سەیریکەی ئێستا بڵێن بۆ نمونە ئەکسپایرەکەی ماوە یان کۆمەڵشتی هەیە ماوە بەڵام دوایی کە تۆ ئایا سوئی تەخزینی ئەم شتانە لەکوێ هەڵگیراوە تونچکە ئەگەر خۆت جەنابەت کەوتە دیقەتت ماوە ئەگەر دیقەتی بەی نووسراوە لە پلەیەکی گەرمی دیاریکراوەوە بێمان هەڵگرێ ئەبێ ڕادەی شێ دیاریکراوە بێت کە تۆ مادەیەکە هەڵەگری ڕاستە تۆ ئەکسپایرەکەی ماوە بەڵام ئایا کە لەو وڵاتەوە هاتۆ بۆ لای ئێمە بە باشی هەڵگیراوە یان من ئەوواڵم دائما شوێنی هەڵگرتنی شت زۆر گرنگە جگە لەوەش ئاکەی بینە ماڵەوە لە شوواڵەیە گرینوانی ئەم شتا حتمما خۆ ئەوە هیچ کە تۆی بێتە ماڵەوە لەوانەیە وەکو مارکێتێک نییە یان وەکو مەخزنێک نییە تۆ زۆر بێنێتەوە تۆی بێتە ماڵەوە لەوانەیە لە ماوەیەکی کەمە بەکار بهێنرێت زین چۆن کاکە خۆی شتەکە ئیسە من لە ماڵ خۆیان زانم مناڵ چیە خۆ چی ناخوا بەڵام ئێمە شتێترە زانی سەمە پەنێرێ بکڕم بڵێن ساڵێکە پەنێرێکی ئەوە خوین شتێتر ناخۆین یعنی چونکە ئەمە زانی ئەوە شتێکی چاکە قەت خراو نابێ بڵێن شتوا بێ باش دی خەڵکوایە مینێش تارزانەکە خەڵکوای مینێش گرانەکە من بڕوام بۆ نییە ئەوە شتێکی باشە بۆ جسمە ئەو شتێکی بە هینە بە تەکیدی کە لەی دەژبیتەر بێ ئاگا لەو شتانە بێت چکە هەنێ شتێ بۆ تەمەنی مناڵەکە و نابێ بێ ئاگادار بیت بەڵام زۆر خەڵکی لەو شتە نازانێ هەتا لە خواردنی باڵێ لە خواردنی شەو شتانە هەیە ئەم شتە چییە و چی نییە بە تەکیدی بێ ملاحەزێکی بۆ نمونە ئەمیان مادێکی کیمیاویە دەیە بتوانین لەگەڵ بەشرەی جسمت دێتەوە یان لەگەڵ حساسەتی جسمت احتمالە جسمت یان ئەو پێستی جسمت تحملی مادە کیمیاویەکە دەمە زیاتر ئەو پێکاتەکەی دەخوێنمەوە زۆربەی کات تقریبا تۆ لەبەری کە لە دەروی ڕاهاتووی بەڵێ من ڕاهاتم میکەم شت سەری تاریخی دەکەم سەری داخۆکەی کەی دەرچۆکەی تەوا دەبێت وابزان پێکاتەکە شی تیاوانی بە تاکید پێکاتەکە ئێستا بڵێ زیاتر لە بەرەوەی تەقەنیە شتە زیاتر پێشکەوتوترەیە من مۆبایل هەیە یەکسەر کۆدەکەی لێ دەی من دەتوانم ینی بڵێ ئەو تا یەکسەر کۆدەکە لێ دەیت کە لێدا دەردەچێ بڵێ بەرنمەیەەکە کە بەرنامە لێرە شەیە لێرە هەیە کە بەکاری دێنی زیاتر بڵێ ئێمە پشت بەو زمانە دەبەستین کە لەوێین من بۆ زمانە بۆ زمانی نەرویزی بۆ نمونە بەڵێ ئەو یەکەم شت تاریخی کۆتاییەکەی دەبێ بزانین زیاتر یانەوە پشت بە
جگە لەوەش ئێمە زۆر جار کە شتێک ڕین بوون و ئەم مارکەیە کڕین کۆمەڵێشتی لەسەر نووسراوە هەستەکەین ئێمە بە تەنها ڕستمێکە بەڵام هەز ناکەین تێبینیە بۆ ئێمە کە ئەمە لەکوێ هەڵگرین و فتری مانەوەی مەسل لە ماڵێکا چەندێک بێ چۆن بەکاری بێنیت و ئەمە بۆچی باشە و یان زەرەرەیە لە چی ئەکڕین لیشتێکی زۆر باشە و لە ماڵەوە دایانین و جاری وایە بە ئەکسپاریش بەکارێنین نابێت چون تۆ سەری دەکەی ئەو کۆمپانیا و شەریکە بە بەلاش ئەو شتانی نەنووسیوە بەش هەڵبەتە کەسانێک چەند ساعتێک کاریان لەوە کردووە هەتاوە ئەویان نووسیوە و پێکاتە شتەکانیان داناوە بۆ نمونە یعنی ئەوم لە حەزەیەشتێکی زۆر جوانە پیاو کە هەم کاتێک بتوانین لە شتێک کە بتێ دیکڕی بۆ نمونە ئەو مەوادە و پێکاتە کیمیایە داخۆ لەگەڵ جسم و طبیعەتی جسمی تۆ دێتەوە یاننا بۆی هیچ عوارزێک دروست نەکە حساسێتێک شتێک دروست نەبێت لە جسمی ئەو کەسەکە دەیکڕێ بۆ نمونە تۆکو دانیشتوی ئێرە مەسەن کوردستانی خۆمان لە حەزەی شتانە کە کردووە کە کوڕی خاڵەکە پێوتی بەڵێ بەڵێ ئەو شتانە تەمان ئێمە وەکو زمانەکە لەوان ئێمە بەر لە کوردیەکە زیاتر ئەگەر حەرەبیەکە قلەقلە بزانیندەنا ئەگەر دەزانین پرسیار دەکەنەوە بۆچی بەکاردێ ئەگەر شمولی ئێمەەکە نایکڕین شتێکی زۆر باشە بیر خستمەوە هیوادارم ڕۆژە ڕۆژان بۆ نمونە ئەگەر ئەم وڵاتە بەرەو پێشەوە ڕۆژت ئەمارکەی کە هێت بە کوردی لەسەری بنووسرێ بۆی کە هەموو هاوڵاتیشی کورد بتوانێت بیخوێنێتەوە پێکاتی چییە ئەم شتە زۆر ڕاستە ڕەنگ نییە هەمومان ئینگلیزی بزانین یان ڕەنگ نییە زمانەکانی تر بزانین زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت من وەکو شخصی خۆم جاابێمەوە شخصی خۆم دایم لەگەڵ ئەویا بووم شتی خۆمان ینی بە خۆماڵیکردنی شتی خۆمان زۆر گرنگە بە تایبەتی ناو یعنی ناو بەسیترین شتە بەڵام لە هەمان کاتە گرنگترین شتە بۆ سەقافەتی وڵاتێ بۆ پێناسەکردنی وڵاتێ ینی بەڕاستی ئەگەر لە من بپرسی ئەڵێم بە ناوکردنی شتەکان بە کوردی وکو ئاڵایەک وایە بۆ ئەو کۆمەلگایە بەڕاستی من تا سەر ئیسقان لەگەڵ ئەوەیان کەشتەکان بە کوردی ناوبنین ینی من لەگەڵتان بۆ نمونە ئێمە سیرەکەین پێکاتی ئەمە یاخۆت کۆدی ئەم شتانە نووسراوە بەڵام زۆربەی زۆرمان لی تێناگەین بەکاری ئەنین و ڕەنگە زەرب با لە تەندروستی گەرێتەوە بۆ وعی ئەو وعی و سەقافەتی ئەو شعبە یعنی هیوادارم گەنجانی ئێمە زیاتر واعی بن بەڕاستی من دەمێکە دیقەتی ئەو مامولا حەزیەوەم کردووە کە دڵیشم گرانە بەو شتانە من وەکو ینی خریجێکی زانکۆ وەکو تەڵەبێکی جامیعە سپاس دەکەم یعنی جاران کە تەڵەبەی جامیعەش بووم ئەو هینەم ئەوەستەم هەبوو ئێستا خریجی 2 کولیەم بەڵام هیوادارم هەموو تەڵەبێکی جامیعە با لە جامیعەوە دەست پێ بکەین اینجا بۆ خوارەوە کە ئەو شتانە بزانن ئەو وعیان هەبێ ئەو سەقافەتیان هەبێ کە ئەو کۆدە چییە یعنی ئێستا بەسیترین شت بسکیتێکە کریان چپسێ دیقەتی ئیباتە ماڵەوە دوای 2 ڕۆژ ناڵەکە ئەشی خوا بۆ دوای 2 ڕۆژ ینی بۆ بەیانە اینجا باوکو دایکەکە ئەزانێت کە ئەوە بەسەر چووە ینی تەنانەت تاریخی ئەکسپایرەکەی ناخوێنەوە ئەوە گەرێتەوە بۆ وعی ئەو شعبە تەوانەوەش لە کێوە دەست پێەکە یەکەم لە ئایلەوە لە خێزانەوە ئەبێتەوە ئەو باوکو دایکە ئەوە نە سەقافەتیان هەبێ کە ئەو تربیەت مەسئولیەتێکی زۆر گەورەیە بەڕای من یا مەسئولیەتی زۆر گەورەی دایک و باوک ئەبێت لە 3 ساڵی یەکەم و مناڵ فێرکەن کە ئەو سەقافەتی بەنێ ئەو شتانی فێرکەن ینی بە مناڵەکەی بڵێ ژینکە پیزمەکە ئەم لەو حەیەکە لەسەر جادەدانراوە ئەمە هی ئەوەیە لێرا مەپەڕێرەوە ئەوە بۆ کەمەندامە کە گڵۆپی سەوز بۆ ئەوەیە گڵۆپی سوور بۆ ئەوەیە زرد بۆ ئەوەیە یعنی ئەم شتانە بەڕێی من لە عایلە و دەست پێەکە ئەو شتانی کە جەنا بوتێ ئەوە لە ئاخیرایەت یعنی شتی تر هەیە لە ئەساسیاتی تر هەیە کە تۆ ئەبێ دایک و باوکان لە سەرەتاوە لە عایلەوە دەست پێ بکەن اینجا پاشان مەکتەب یعنی لە قوتابخانە ئەوەش گرنگە بەڵام گرنگ ئەوەیە کە یەکەم جار لەکوێ خەز نەکرێ ئەمە بەڕاستی ئێستا منەوە ئەڵم دائما نوتومە ئەو مەخزەنانەی کە یان بڵێم ئەو گەنجینانەی کە بە تایبەتی شتی خواردنی تیا خەزن بگرێت ئەبێ بەڕاستی شروعی صحیتیا بێت شکە شروعی صحیتیانە بێت تۆ ڕاستە ئەگەر ماوەکەیشی ما بێ بەڵام استفادەی لێ ناکەیت ئێمە زۆر جار مەسەڵەن ئەلامانەشتانی کە نووسراوە پێکاتی ئەم شتێ باشە بۆ نمونە من نەخۆشیەکمەیە حساسیتێکمەیە ئەگەرم پێکاتێ بخوێنمەوە کە چی و چییە لەوانەیە بڵم نایخۆم ئەم شتا بۆی کە زەررم لێنەیە بەڵام ئێمە زۆر جار ڕۆژای ئەم شتانە ناکەین خۆی وایە ڕاستەکەی بەڵام تۆ ئایا پێشینەیەکت هەیە لەسەر ئەوەی کایە ئەم مادانەی کە نووسراوە بۆ نمونە سوعرەی حرارەکەی چەنە یان ئەو مادانەی کە لێی پێکاتوە چییە تۆ ئەبێ پێشتر خۆ بزانی ئەو مادانەی کە بە تۆ بە کەڵکی تۆ نایەت کە بەکاربێنی چییە لە ئەنجاتوانی کە قرار بێ ئەم مادەیە بەکاربێنیان بەکارێنێت باشە من ئێستا پێشنیارێکم کرد هیوادارم ئێوە شاوکاری بکەن لەو پێشنیارەیە کە ئەم وڵاتە وردەوردە هیوادارم پێشکەوێت لەگەڵ پێشکەوتنەکە بوون و نەم شتێکێتە وڵاتەوە ڕاستە بە عەربی و بە ئینگلیزی لەسەری نووسراوە ئینگلیزی لەسەری نووسراوە بەڵام شەر نییە هەمومان عەربی و ئینگلیزی بزانیوانە
ئەگە بکرێ بە کوردی تۆش ئێمەش بۆ کاوڵاتی ئیسفادی ناکەین منیش حتمما هەر دەنگە مەخمە پاڵ دەنگی جەنابێت منیش لەگەڵ ئەوەیان کە بکرێ بەڵام ئایا ئەو کەسەی کە ئستیرادێک ئەمەیان بێ بۆ کەسەی بەڕاستی ئەو لایەنانەی کە هەڵەسن بە هێنانی شتەکان یعنی هەمە جۆر نەبێت هەر کەسێک بەڕاستی مەبلەغێکی بچووکی پارێ پێ بێت و بڕات لە دەرەوەی وڵات شت بێنێت و بێنێتە ناو وڵاتەکە و خۆشمان نەزان چیە شتەکان چەنی هەرزان بێگەنج دەرەقەتی نایە یاخوا نمونەتان زۆر بێت و بەختەوەر بن بەشتان ساغ بێ سپاسی بەرنامەکەتەکەم زۆر سپاس.